بە ناوی خۆی گەورە و میهرەبان سپاستان دەکەین بە خێراتنی سەرجەم کەناڵەکانی ڕاگەاندن دەکەین کە ئەمڕۆ توانیویانە لێرە ئامادە بن لەم شوێنە دوورە دەستەیە بۆ هاوکاریکردنی کەمەندامان. دیارە ئەم کەمپینە لە ژێر ناونیشانی مافەکانی کەم ئەندامانی مافخورا و ڕاگەیەندراوە. ئەم کەمپینەمە بەسمان لێیەتی کەوا زۆرترین کەم ئەندامی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان هاوکاری بکەین تایدا. هەدەفمان لە ڕاگەاندنی ئەم کەمپینە ئەوەیە کە بتوانین بەلانی کەمەوە 5,000 خێزانی کەمەندام لەم ماوەکەمەداکەوە لە ڕەمەزان و ماوێتی بۆ بۆنەی جەشن هاوکاری بکرێن ئینشاءڵڵا. و ئەوەش ئەمێنێتەوە سەر ئەوەی کەوا خەڵکی دەوڵەمەند و خواپێداوی ئەم شارە ئەو کەسانی کە خاوەنکار و خێرخوازن هاوکاریمان بکەن لەوەی کێمە بتوانین بەڕاستی بەو شێوەیە کە پێویستە ئەو هەدەف و ئامانجێکەوە هەمانە بیهێنێنێتی بۆ ڕاگەاندن و کە ئەم کەمپینەمان تیادا ڕاگەیاندووە. بۆیە ئێمە سپاسی هەموو لایەکتان دەکەین، سپاسی هەموو ئەو کەسانەکەین کە تا ئێستا هاوکارمان بوون لە خستنە سەر پێ و خستنە سەر ڕێی ئەم کەمپینەدا. بۆیە بە ناوی خۆمان و ڕێکخراوی هیوای کەمەندامانەوە کە ڕێکخراوی هیوای کەمەندامان و ڕێکخراوی YGO لێرە هەستاوین بە ڕاگەاندنی ئەم کەمپینە و جێبەجێکردنی ئیش و کارەکانی. هەدەفمانەکە زۆرترین خەڵکی هەژار و کەمەندام هاوکاری بکرێ و ئەم کەمپینەمان دیارە لە 15 ڕەمەزان و ڕاگەاندووە بە تەمەین هەتا 29 ڕەمەزان بەردەوام بین ئینشاءڵڵا بە کۆکردنەوەی هاوکاریەکان و دابەشکردنی بەسەر خەڵکانی کەمەندام و هەژاراندا ئینشاءڵڵا بەو شێوەیە بەردەوامە بین ئینشاءڵڵا. لە چەمچەماڵدا ئەوەی کە سوودمەندە لە هاوکاری زیاتر لە 5,000 کەمەندامە، بێجگەلەوەش ژمارەیەکی زۆر لەوە زیاتریش هەیە کە تاوەکو ئێستا کەمەندامی بۆ نەکراوە و موچە وەرناگرێت، چونکە تا لێرە نەک لێرە لە هەموو هەرێمی کوردستان 7 ساڵە هیچ کەمەندامێک موچەی تازەی بۆ ئیضافە نەکراوە. هەرچەند حکومەت زۆر بەڵێنیە و بەڵام بەڕاستی هیچی نەهێناوەتە دی. ئەوانەیە کە موچەی کەمەندامیان هەیە بەڕاستی ئەوە جگەلەوەی کە نزیکی موچەی ئەتوانم بڵێم 12 مانگیان خوراوە، چونکە ئەگەر بڕۆی سەیری قایمەی موچەی کەمەندامان بکەی لەگەڵ قایمەی موچەخۆری ئاساییە، هی ئەوان بەلانی کەمەوانێ 12 مانگ لە دواترە قایمەکانیان و بێجگەلەوەش نزیکی 45 ڕۆژە موچیان پێ نەدراوە تا ئێستا کە هیچ موچەیەکیان وەرنەگرتووە. ئێمە وەکو ڕێکخراوی YGO بە هاوکاری ڕێکخراوی هیوای کەمەندامان هەستاین بە سازکردنی کەمپینێک بۆ هاوکاریکردنی کەمەندامان بۆ شاری چەمچەماڵ و دەوروبەری. و هەدەفیشمان لەم کەمپیناوەیەکەوە بتوانین خزمەتێکی بچووکی کەمەندامان بکەین و بەرەو جەژنی ڕەمەزانی پیرۆز دەڕۆینەوە تا بتوانین ئەرکی سەرشانیان کەمێک سوو بکەین. و لە ڕێی کەناڵی بەڕێزشان داوا لە سەرجەم سەرمایه‌داران و کەسانی دەسەڵاتدار دەکەین کەوا هاوکاریکی تەواوی ئێمە بکەن، چونکە بەڕاستی دۆخی کەمەندامان لە دۆخێکی زۆر مەترسیداردایە، پێویستیان بۆ یەک هاوکاری. ئێمە وەکو ڕێکخراوی YGO لەگەڵ ڕێکخراوی هیوای کەمەندامان داتایەکمان لە بەدەستایە کەوا لەسەر ئەم داتایە بە هەمان شێوە سەرەتا لە شاری چەمچەماڵ دەست پێ دەکەین، دواتر شارەکانی دەوروبەر. ئەم دابەشکردنە فقط بەپێی ئەو هاوکاری کاگا بەدەستمان، پێی ئەو مادی و هاوکاری کاگا بەدەستمان بەو شێوەز داوەشی دەکەین کە دەگا بەدەستمان. و ئەو شوێنانش کە ئەو شوێنانە کە هاوکارەکانی ئێمە دەست دەکات بە تایبەتی کەمەندامان، ئەو شوێنانە کەوا مستاقن و ناویان لای ئێمە نووسرا و داتایەک مارا پێ و داتایە دەڕۆین. و ڕێژەی کەمەندامایی لە چەمچەماڵدا نزیکەی 5,000 کەمەندام دەبێت و لە شارەکانی تریژ تقریبا 5,000 کەمەندامێکمان دەبین.